مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان و پاساوی بەرپرسان بۆ شاردنەوەی عەیب و عارەکان. هەمووان دەڵێن هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسیدایە، ئەمە وەک کوردەواری دەڵێت قسەی سەرزاری بەرپرسانی هەرێمە و زۆر کات لە بۆنە و نابۆنەکاندا دەیڵێنەوە. بەڵام ئاخۆ هەر بەڕاستی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە یان ئەو قسانە بەشێکن لە تیۆری موئامەرە و بەرپرسان بۆ ڕەوایەتیدان بەخۆیان هەمیشە دەیڵێنەوە ئەگەر مەترسیەکی هێندە گەورە لە ئارادایە کە هەمووان باسی دەکەن بۆچی ناتوانرێت بەری پێ بگیرێت؟ ئەی ئەگەر بەری پێ نەگیرێت و مەترسیەکە ببێتە ڕاستی چی ڕوودەدات؟ دوای ئەم هەموو ساڵە لە حکومداری و وەک خۆیان دەڵێن پەیوەندی نێودەوڵەتی و ئەو هەموو ژمارە زۆرەی پێشمەرگە و هێزی چەکدار بۆچی دەبێت هێندە لەو مەترسیە بترسین و نەتوانین خۆمان بەرەنگاری ببینەوە؟ بەرپرسانی باڵای هەرێم و سەرکردە و کەسیەکەمی حیزبەکان و ئەکادیمی و تا چاودێرانی سیاسیش هەریەکە و بە جۆرێک باز لەو مەترسیانە دەکات بەبێ ئەوەی هیچ کامیان بەڕای گشتی بڵێت مەترسیەکە چییە و چارەسەرەکەشی چییە؟ هاوڵاتیان و ڕایگشتی تووشی دڵەڕاوکێ و ترس بوون بەهۆی ئەو هەموو بانگەشەیی کە دەکرێت بۆ ئەو مەترسیەی کە نازاندرێت لەکوێوە سەرچاوەی گرتووە و کەی دەگاتە بەردەرگامان. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لە یادی 30 ساڵەی ڕاگەاندنی هەرێمی دژەفڕین سوپاسی ئەو وڵاتانەی کرد کە یارمەتی دەربوون بۆ دروستکردنی نەوای ئارام و جەختی کردەوە کە هێشتا مەترسی زۆر گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە. داوای کرد پاراستنی خەڵکی کوردستان لە ئەولەویەتی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بێت. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای قسەکانی بارزانی لە نووسینێکدا ڕایەکی پێچەوانەی هەیە و دەڵێت هێشتا هەڕەشە دەرەکیەکان مەترسی گەورەن بۆ سەرم قەوارەیە، بەڵام گەورەترین مەترسی نین بەڵکو مەترسی ڕاستەخینە سیستمە حکومڕانیە سەقەتەکە و سەرکردایەتیەکەیەتی، چونکە ئەو سەرکردایەتیە لە جیاتی هەنگاونان بە ئاراستەی چارەسەرکردنی قەیرانەکان و پتەوکردنی پێگەی ئابووری سەربازی و سیاسیەکانی هەرێم نەک هەر بێباکە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ بە پێچەوانەی ئاراستەی ڕاست هەنگاو دەنێت. بەڕای چاودێران مەترسی ناوخۆیی و ناکۆکی حیزبەکان لەگەڵ یەکدا دەشێت گەورەترین مەترسی بێت بۆ سەر هەرێمی کوردستان. ئەوە جگە لەو هەڕەشە هەرێمیانەی ئێستا لەسەر هەرێمی کوردستان بوونیانەیە و دیارترینیان لەشکرکێشی تورکیایە بە پاساوی لێدان لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و موشک بارانکردنی ناو بەناوی هەولێری پایتەخت لەلایەن میلیشیاکانەوە کە دەکرێت ئەمە تەنها پەیام بێت نەک کردار. بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونە کە مەترسی ئابووری سیاسی و سەربازی لەسەر هەرێمی کوردستان هەیە، بەڵام ئەوەی ڕوون نییە شێوازی ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەیە لەلایەن بەرپرسانی حکومی و حیزبی هەرێمی کوردستانەوە. بەشێکی مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان ناوخۆین و دەسەڵات دەیەوێت بە مەترسی دەرەکی بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و خەڵکی کوردستانی بفرۆشێتەوە. پاشەکشەی ئازادی ڕادەربڕین لەلایەک و لەلایەکی تریش دادگاکان کەوتونەتە ژێر هەژمۆنی حیزبەکان هەڵکشانی ڕێژەی هەژاری لە هەرێم و مەترسی بە کۆمەڵتوشبوونی خەڵکی هەرێم بە نەخۆشی شێرپەنجە بەهۆی کارگە و بازرگانە حیزبیەکانەوە پیسبوونی ژینگە و گەندەڵی و دزی خاڵە سنووریەکان هەموو ئەمانە چارەسەرکردنیان تەنها لە دەسەڵاتی ئەو کەسانەدایە کە بانگەشەی مەترسیە گەورەکەی سەر هەرێم دەکەن و خەڵکی پێدەترسێنن. چاودێران پێیان وایە هەرێمی کوردستان زۆر جار دەرفەتی ئەوەی هەبوو بگاتە زیاتر لەو ئامانجانەی ئێستا پێگەیشتووە، بەڵام ململانەی تەسکی حیزبی بەشێکی زۆریانی لەناو بردووە و ئێستا وەک مەترسی دەستی بۆ ڕادەکێشن. ساڵانە لە هەرێمی کوردستان سەرکردەیەکی سیاسی یان بەرپرسێکی باڵای هەرێم دەست پێشخەریەک دەکات بۆ کۆکردنەوەی لایەنەکان با مەبەستی تێپەڕاندنی مەترسیەکانی سەر هەرێم، بەڵام ئەو دەست پێشخەریانە زۆر جار بە مردووی لەدایک دەبن یان لە باشترین حاڵەتدا سەرجەم سەرکردەی حیزبەکان کۆ دەبنەوە و بێ هیچ ئەنجامێکی دڵخواز کۆبوونەوە کە جێدێڵن. دوایین دەست پێشخەری لەو شێوەیەش ئەوەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو کە تیایدا نەک هەر نەتواندرا کۆدەنگی دروست بکرێت. بە پێچەوانەوە گفتوگۆکان هێندە توند بوون کە لەسەر بەیانێکی هاوبەش ڕێک نەکەوتن بۆ کۆتایی کۆبوونەوەکە. چەند ڕۆژێکە دووبارە جم و جوڵ لە نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دروست بووە. بەرهەم ساڵح سەرۆکۆماری
عراق بە مانۆڕێکی سیاسی هاتە هەرێم و لەگەڵ هەمووان کۆبەوە بەشێکی سەرەکی لە ئەجێندای کۆبوونەوەکانی سەرۆک کۆماری عراق باسکردن بوو لەو ئاڵنگاری و مەترسیانەی کا چاوەڕوان دەکرێت بێنە بەردەم هەرێمی کوردستان. شەقامی کوردی لە نێوان دوو ئەگەردا دۆش داماوە و پرسیاری جددی لا دروست بووە. ئایا بەو جۆرەی کە باز دەکرێت هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسیدایە؟ ئەگەر وایە دەبێت چی بکەین بۆ تێپەڕاندنی؟ ئەی ئەگەر وانە بۆچی بەرپرسان بەم جۆرە لێدوان و قسە و جم و جوڵانەیان دەبنە هۆی نانەوەی پشێوی و دڵڕاوکێ لە نێو هاوڵاتیاندا؟ تۆ بڵێ ئەم جارە لەو ڕێگەیەوە بیانەوێت هاوڵاتیان تاو بدەن بۆ ئەوەی بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان و نووکی قەڵەمەکانیان لەسەر ئەو ژمارانە دابنێن کە ئەوان دیاریان کردووە و وەک پارێزەری داهاتووی هەرێم و قەوارەکەی ناویان دەبەن؟